زۆرن ئەو کەسانەی بیرۆکەی جوانیان هەیە و هەنگاو ئەنێن بۆ گەیشتن بە بیرۆکەکانیان. لەم نێوەندەشدا دوو هاوسەر کار ئاسانی ئەکەن بۆ ئەو کەسانەی بۆنێکی تایبەتیان هەیە. هەر بۆیە با بزانین ئەو کەسانەی بەنیازی ئەنجامدانی بۆنەیەکەن یاخود سەردانی بۆنەیەک ئەکەن چۆن سوودمەند ئەبن لێی. ڕاوێژ لە زاری خۆیەوە گرنگی بیرۆکەکەی خۆی ئەخاتە ڕوو. من ڕاوێژ عوسمان وەکو گەنجێکی شاری سلێمانی خەونێکی گەورەم هەبوو. خەونەکەم دەست پێ کرد. بڕیارم ما کە ئۆفیسێکی بۆ دابنێم و خزمەت بکەم. خزمەت بە گەنجانی شاری سلێمانی و هەروەها لە داهاتووشدا بە شارەکانی تر. ئۆفیسەکەمان دانا. تەواوی پێداویستیانە ئامادەیە کە گەنجێک یاخود دوو هاوسەر یاخود لەدایک بوونێک پێویستی پێبێ وەکو ساڵۆن، دەلاک، لە مەسات هەروەها فۆتۆگرافەر و دەلاکیش. تەواوی پێداویستیانە لە ئۆفیسەکە ئێمە بوونی هەیە. کاتێک گەنجەکان ئەگەر سەردانی ئێمە بکەن کاتێکی باشیان بۆ گەڕێتەوە. لەگەڵ هەموو ئەوەشدا تەواوی ئەو نرخانە ئەو شوێنانەی کە لە ئۆفیسەکەی ئێمەیە باوەڕیان پێهێنا و پشتیوانیان کردووە نرخەکانیان گونجاوترە. بۆیە خزمەتەکە لەوەیە کە کاتە ژێڕینەوە لەگەڵ هەموو ئەوەشدا نرخەکان زۆر گونجاوترن. ئەتوانین خزمەتیان بکەین. لە وڵاتانی دەرەوە بینیومە کە ئەم شتە بوونی هەیە، ئەم شوێنە بوونی هەیە. کاتێک کە سایتیەکان ئەچن بۆ ئەو شوێنە تەواوی پێداویستیەکانیان لەو شوێنە بوونی هەیە. چونکە چۆنڵێ ڕێکەوتووە لەگەڵ بەشێک لەو شوێنانی کە پێویستە بۆ بابەتەکەی وەکو ساڵۆن، لە مەسات، دەلاک، عەزیبوو، فۆتۆگرافەر. ئەو شوێنە ڕێکەوتووە لەگەڵیان. لەگەڵ هەموو ئەوەشە نرخەکان زۆر گونجاوترە. لەسەر و هەموو ئەوە کاتێکی زۆر باشیان بۆ ئەگەڕێتەوە کەسایەتیانە. و لێرە خۆشحاڵی یاخود دڵخۆشی بۆ کەسایەتانی ئەو کەسانەی کێن ئەو مشتریانی کە ڕوو ئەکەنە ئەو شوێنە یاخود شوێنەکەی ئێمە متمانەیەکی زۆر تەواوتر بەدەزێنن. چونکە ئێمە وەکو کۆمپانیایەک ئیشەکەیان بۆ ئەەکەین. هیچ کەم و کورتێک لە ئیشەکەیە بوونی نابێت. لەگەڵ هەموو ئەوەیە وەکو ڕێکەوتنامە دروستە بێت لە بینی هەردوو لایە تاوەکویکی ئیشەکە بە مەزبوطی بڕوە. تەواوی عەزیەکان کە لێرە بوونی هەیە تەڵەبی خۆمانە، داواکاری خۆمانە. خۆمان دیزاینەکەمان دیاری کردووە و یاومانە بە خەیات و دووری بێتی. جیاوازیەکە لەوەیە حەزم کرد کە تەواوی شتەکان جیاواز بێ. خۆمان بوونی خۆمان هەبێ با بڵین لە ئیشەکەیە. هەڵبەتە هەموو کارێک بەشی خۆی قورسی هەیە، بەڵام سوپاس بەخوا خێزانەکەم بەتایبەت ئەو هاوڕێنی کە لە دەورم بوون تەواو پشتگیریان کردم کە ئەم ئیشە بەردەوام بێت و سەرکەوتوو بێت بچێتە ینی ئیشەکە چونکە جیاوازە ویستیان کە چۆنڵی بەردەوام بێت و کۆتایی پێنێت. لەگەڵ هەموو ئەوەیە کە من خۆم فۆتۆگرافەرم، دوای باسی فۆتۆکانتان بۆکەم لە بەشی فۆتۆگرافی. ئیشی عەزیەکە بە من زۆر تازەیە، چونکە ئەمە تەجروبەیەکی تازە بوو بۆ من. هەڵبەتە هاوسەرەکەم تەواو پشتگیری مەکە لە عەزیەکانە. هەڵبەتە وەکو هاوڕێیەک لەگەڵ تەواوی مشتریەکانە تەعامولەکەم، چونکە ئیشەکەی من بۆوانەوە جوانە. بۆ نمونە ئەلبومانەی کە لێرە بوونیان هەیە تەواویان با بڵێن دروستکرا و دیزاینی تازەن بۆ ساڵی تازە. لەگەڵ هەموو ئەوەیە بەبوونی قەیرانەوە، ببوونی ئەو قەیرانی کە ڕووی لە کوردستان کردووە هەوڵم ماوە ویستومە ئامانجی من ئەوەیە کە لە ئۆفیسەکەی خۆمە یارمەتی گەنجەکانم لە زەواجەکەیانە یاخود تەنانە لە دایکبوونێکە یا خەنەبەندانێک یاخود ساڵیادێکی هاوسەرگیری کە ئەمانە ببێتە کللتورێکی جوان. چونکە لە ڕابردووە بەگشتی گەنجەکان لە ستۆدیۆ تەنها فۆتۆیانەکە، بەڵام ئیشەکانی ئێمە تەواوی لە دەرەوەیە، بەڕازاندنەوە تەواوی لە دەرەوە ئیشەکان ئەکرێت. لەگەڵ هەموو ئەوەیە بەشێکی زۆریان
کاری ڕازاندنەوەیان نەئەکرد لە ئاهەنگەکانیانە بەڵام من ڕازاندنەوە لە سروش تا بۆیانەکەم کە سروشت خۆی جوانە بەڵام ئەوە جوانترە کە ڕازاندنەوەیەکە بێت تایبەت بێ بەخۆیان و دیزاینەکەش خۆیان هەڵی بژێرن یاخود ئێمە هاوکاریانەکەین لە هەڵبژاردننی دیزایانی لە مەساتەکە بێ یاخود ئەلبومەکە بێ بە چ سایزێک و بە چەند فۆتۆ ئیشەکەیان بۆ بکرێت لەگەڵ هەموو ئەوەیە ئێمە ڤیددیۆیان بۆ ئۆکەین ڤیددیۆی ئەو ڕۆژی ئاهەنگیان بۆ ئۆکەین بە شێوازێکی جوان بە شێوازێکی زۆر تایبەت. هیواخوازم گەنجەکانیش برەو بە توانەکانی خۆیان بن برەو بە بیرۆکەکەیان بن و بە دوای بکەون منیش وەکو گەنجێک بەردەوام بم لە کارەکەم و ناوەستم ئێوەش مەوەستن و باوەڕتان بە خۆتان هەبێت لەگەڵەوەشدا ناوی کارەکەم بە ناوی خۆ بۆ ناوناوە وەکو ڕاوێژ تا مشتریەکان کەسەکان کێن بۆ لای ئێمە ڕاوێژ بە یەکتری بکەین و کارەکەیان بۆ ئاسان بکەین شاد و سەلامەت.